دوین ئامادەکاریانی هەولێرە بۆ ڕوبەڕووبوونەوەی سناعە لە هەفتەی 15 خولی نایبی عێراق. یاریەکە ڕۆژی دووشەمە لە کاتژمێر 5 تەواو لەسەر یاریگەی فرانس و هەریری ئەنجام دەدرێت. هەولێر بەهۆی ئەنجامە خراپەکانی کۆمەڵی گۆڕانکاری لە تیپەکەی کردووە بە ئامانجی گەڕانەوە بۆ ڕێچکەی سەرکەوتنەکان. ئەگەر متمانەم نەبووایە نەدەمامەوە، بێگومان متمانەم بە یاریزانەکانم هەیە بە تیپەکەمان کەوا دەگەڕێتەوە. لەگەڵ بوونی ئەنجامە خراپەکان لە زۆربەی یاریەکان تیپەکەمان بە ئاستێکی باش دەرکەوتووە، بەڵام ئەنجامی ئەم یاریە بۆ ئێمە زۆر گرنگە. بۆ هەمووان، بۆ ستافی ڕاهێنەران، کارجێڕی، یاریزانان و یانەکە و هاندەرانیش. هیوادارم قۆناغی فشارەکان تێپەڕێنین، چونکە یاریزانانیش توانای هەڵگرتنی و فشاریان نابێت. هیوادارم سێخاڵی یاریەکە بەدەست بهێنین و سەرکەوتوو بین. بەردەوام ڕاهێنەر بە دوای یاریزانێکدا دەگەڕێت خزمەتی تیپەکەی بکات. ئەو یاریزانەی لەو ئاستە بێت لە پێکاتەی سەرەکی دەبیندرێت. هەریەکە لە برۆنۆ ئۆلیڤێرای بەرازیلی و ئەیمان تەرابلوسی تونوسی و ئەحمە سەرتیب بەهۆی پێکانەوە لەم یاریەدا دەبڕێن. هێلیۆ مۆنتێڕۆی بەرازیلیش لە پێکان گەڕاوەتەوە و گومان لە بەشداریکردنی دەکرێت. شێرکۆ کەریمیش دوای هاتنی بۆ هەولێر بۆ ئەم یاری ئامادە نابێت، بەڵام هەریەکە لە هەنگاو محەممەدی بەرگریکار و محەممەد جەفالی ناوەڕاستکار دوای پەیوەندیکردنیان بە هەولێر بۆ ئەم یاری ئامادەن و تەواوی یارزانەکانی دیکەش ئامادەکاری تەواویان بۆ ئەو یاریە کردووە. گەڕانەوە بۆ هەولێر دوای 3 بۆ 4 ساڵ دابڕان لێەوە دێت. من لە شۆرتەی پاڵەوانی خولەوە هاتووم. هەولێریش تیپێکی گەورەیە و هەست بە بارودۆخەکەی دەکەم. دەزانم هەولێر دەیەوێت بگەڕێتەوە، بەڵام ئەمە ئاسان نییە. هیوادارم زیادەیەکی باشمی بۆ تیپەکە و ببینە هۆکاری ئەوەی لە قۆناغی دۆم یاخود لەم یاریە و بەرەو سەرکەوتنەکان هەنگاو بین تاوەکو بگەینە ئەو شوێنەی شایستەی ناوی یانەی هەولێر و هاندەرەکەیەتی. پاش جابوونەوەم لەگەڵ یانەی دۆک دوێنێ پەیوەندیم کرد بە یانەی هەولێر. ئیشاڵە بتوانم یعنی خزمەتێکی بچووکی یانەی شاری خۆم بکەم. من وەکو خۆم لە تەمریندانە بڕاوم ئامادەم بۆ یاریکردن. ئیشاڵە یعنی من و ئەو برایانم کە پەیوەندیمان کردو بەیانەی هەولێر بتوانین هەولێر بگەڕێنەوە ڕێچکەی سەرکەوتن لەو زەقتێ لەسەریتی لەسەری لاکەوی ئیشاڵە. یانی هەولێر لۆکۆی ئەو 4 یاریە لە خولی نایبی عێراق ئەنجامی داوە. تەنها 13 خاڵی کۆ کردوتەوە لە خانەی 17 ڕیزبەندیە. سناعەش دۆخی لە هەولێر خراپترە و بە 6 خاڵ لە خانەی 19 و پێش کۆتاییە. هەر بۆیە هەردوو تیپ شەڕی 3 خاڵی یاریەکە دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.